یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوای ئەوانەی نەخۆشن لەسەر جێگا کەوتون شیفایان بدەی خوایان شیفای بە پەلەیان بۆ بدەی یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی لە ناخۆشی ڕۆژی قیامەت بە دوورمان کەی خوایان لەو کەسانەمان بگێڕی کە بەسەر پردی سیڕاتە بە سەلامەتی بەبێ برینداربوون بپەڕینەوە یا رب العالمین خوایان بە ئەهلی تەقوامان قبول کەی لە گوناهەکانمان خۆش بی ئەوانەشی کێشە و مشکیلانێ خوایان ڕحمیان لێکەی بۆیان ئاسان کەی ئەوانەی زڵمەکەن خوایان ئەگەر ئەهلی دانی خوای لە ناویان بەرە خوایان هەر کەسێک بۆ ئەم میلەتە بۆ ئیسلام خێر و چاکەی دەوێت یا ربی خوایە سەربەرزیکە هەر کەسێکیش بۆ ئیسلام و ئەم میلەتە شەڕ و خراپە و تاوانی دەوێت و خراپەکاریان دەوێت بۆیان خوایە بە گەورەی خۆ لە ناوی بەرە آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين یا ربی خوای شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوای هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەوەی دڵسۆزی ئەم میلەتەیە خوایە سەرکەوتووی کەی ئەوەشی زڵم لە ئەم میلەتەکە خوایگیان لە ناوی بەری یا رب العالمین